کاکیوە زۆر سپاس سەرەتا بۆ دەرفەتەی کە بەیەمە بەخشی بۆ ئەم چاوپێکەوتنە لە هەرێمی کوردستان خۆتان نەزانن کۆمەڵێک گرفت و قەیران هەیە هەم لە بواری ئابووری و هەم لە بواری با بڵێن سیاسی و کۆمەڵایەتی لە زۆربەی بوارەکان و جۆرێک لە گیر و گرفتەیە لەم چوارچێوەیە گەر باسی بکەین یعنی چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی کۆمەڵایەتیەوە بە شێوەیەک بەگشتی ئەم با بڵێن یعنی دیموکراسی فۆرمی دیموکراسی تا چەند لە جونگەکانی سیاست و ئیدارەدانی هەرێمی کوردستاندا چەسپی و توانێتی خۆی جێبکاتەوە. بەڵێ سپاس بۆ چاپێکەوتنە. طبعاً هەرێمی کوردستان بەخێرانی زۆر تێپەڕە بەڕاستی لەلایەن لایەکی سیاسیە، لایەکی ئابووریە، لایەکی خزمەتگوزاریە با بڵێن بۆ لەلایەن دەسەڵاتەوە بۆ هاوڵاتیان هەرچەنە بەراوردکردن لەگەڵ بەشەکانی تری عێراق زۆر باشترە هەرێمی کوردستان، بەڵام بۆ ئاسە نییە کە خەڵق شایستەی بێت. ئەمە لەلایەک قەیرانی سیاسی بەڕای من ئەساسی هەموو مشکلەکانمانە لەلایەکەوە بەهۆی نەبوونی متمانە لەبین حزبی دەسەڵاتدار سیستەمێکی وایان دروست کردووە هەر بە سیستەمە کۆنەکەی بەڕێوە ئەوەی بەڵام بە حکوومەتێکی گرتوو لەسەرەوە یەکگرتوون هەوارەکە باڕێن لە ئاستی سەرەوە پەرلەمانە حکوومەتە دەستگاکان دام و دەستگاکانی ترە وا دیارەکەی گرتوون، بەڵام بە عەمەلی هەرێمی کوردستان دوو ناوچەیە، ناوچەی زەرد و ناوچەی سەوز. پارتی لە ناوچەی زەرد حکوومەتە و یەکێتی لە ناوچەی سەوزە. ئەمەش هۆکارە ئەساسیەکەی ئەگەڕێتەوە بۆ نەبوونی متمانە لە بینی دوو حزبەکە. بۆ نمونە تاکو ئێستا هێزی پێشمەرگە نەکراوەتە یەک ئەمن و ئاسایشی وڵاتەکە دوو بەشە، زانیاری دەستگای زانیاری و پاراستن و ئەمانەی دەستگاکانی هەواڵگیری هەرێکەی هی خۆی هەیە. ئەمە بە نەتیجە وای کردووە تۆمەت و تۆمەتباری یەکتری بکرێ بە زۆر شت زۆر جار کە کاری حکوومی تۆخوا ئەکرێ بە شێوەیەکی باشتر بکرێ و ناکرێت هەرسە هێنێ هەملایەنەکان خەتا یەکتری خەتابارەکەن بە سەر سەرکەوتنەبووی ئەم وەرە خزمەتگوزاریە ئەو پرۆسەی خەریکی بوون کە تووشی کێشەشە بین بە شێوەیەکی گشتی. بۆ نمونە کێشەی موچەیە، کێشەی نەوت و غازەکە لەگەڵ بەغا و کێشەکانی تری کە لەگەڵ بەغا تاکو ئێستا بەوازەکەی هەراوە نەبوونی ئەو متمانەیەش طبعاً وای کردووە کە لایەنەکان بە شێوەیەکی ناشەفاف مامەڵە بکەن لەگەڵ زۆر دۆسیە لەوانە تەمان ئەبێتە دۆستر لێرەوە ئەکەوینە بواری ئابووری و دۆچەی نەوت و موچە و گەندەڵی ئەو جۆرە بابەتانەی کە ئەمڕۆ بەڕاستی کێشەیەکی سەرەکین لە هەرێمی کوردستان بۆ وەزعی باباری دۆخی ناوخۆ نەیانتوانیوە تاکو ئێستا ئەم حزبانە نە خەلەلەکە بتوانم بە ئاشکرا و بە ڕوون بۆ خەڵکەکە بە شێوەیەکی شەفاف دەستنیشان کەم بۆ میلەت نەتوانی ویشیانە ڕێگە چارەیەک یان نەخشەیەک نەخشە ڕێگایەک دروستکەن بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە ئێمڕۆ ڕووبەڕووی هەرێمی کوردستان بوونەوە. باش ئەتوانین بڵێن ئەو ئیدارەی ئێستا لە هەرێمی کوردستان تەمەنی زیاتر لە 30 ساڵە توانێت ئیدارەیەکی دیموکراسی بێت بۆ ئیدارەیەکی شەفاف بێت توانێت بنەماکانی دیموکراسی جێبەجێ بکات؟ طبعاً دیموکراسیەت ئەو یاخود ئەو دەستەواژانەی کە بەکارێت نسبیە بەڕاستی لە هەموو شوێنێک ئەگەر بێت و بەراوردی کەیت لەگەڵ ڕابردوو بەڵێ دیموکراسیترە، ئەگەر بێت و بەراوردی کەی لەگەڵ ڕێگەکانی شەڕی ناوخۆ بەڵێ بەڵام ئەگەر بێت و سەیری بنەماکانی دیموکراسیەت بکەیت هەڵبژاردن هەیە مانگی بە هەر 4 ساڵ جارێک بۆ نمونە بۆ هەرێمی کوردستان هەیە بۆ بەغاش ئەو ئەساسیاتەکان لەبەر بەڵام بەڕێوەبردننی سیستەمێکی دیموکراسی هەتەنها ئەوە نییە کە تۆ هەڵبژاردنە هەبێت و 4 ساڵ جارێک خەڵک چێ دەنگا بە نوێبەرەکەیان
هەرچەنە تەوان لە هەر 4 ساڵەکە هەموو هەڵبژارنەکان تاکو ئێستا زۆرینەی خەڵک دەگی داوە بە ئەم دوو حزبە دەسەڵاتداری کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستان هەن و یعنی ئەگەر بەڵام ئەگەر بێت بەراوردی هەرێمی کوردستان پێیباری بۆ ئاستی دیموکراسیەت یاخود ئیندیکیتەرێکی بۆ دروست لەگەڵ وڵاتانی پێشکەوتو تەمەن زۆری ماوە لە هەرێمی کوردستان کە بکەینە ئەو مەرحەلەیە کە ئەساسی ئێمە لە ماوەی ڕابردووە بینیمان ینی کۆمەڵێک ڕۆژنامەنووس و چالاکوان لە سنووری بادینان دەستگیرکراون و دادگایی کراون و دادگایە تۆمەتی سێخۆڕیکردن و ئاژاوەگەڕیان خراوەتە پاڵ و سزا دراون بە هەردەم تۆمەتانە و پێشتری شەمە لە هەرێمی کوردستان ئەزمووی تێکردنی ڕۆژنامەنووسانمان هەیە و ئەزمووی سەرکردنی دەنگە ئازادەکانمان هەیە پێتان وایە ینی تا چەند ئەمەوای کردووە با بڵێن ینی هەرێمی کوردستانی کردووە بە جۆرێک لە زۆنێکی مەترسیدار بۆ ئازادی و دوور لە بنەماکانی دیموکراسیمان کردووە بێگومان ئەم شتانە هەیە تاکو ئێستا لە هەرێمی کوردستان دام و دەستگاکان بە نەیانتوانیەوە بە شێوەیەکی کە ئمڕۆ لە دنیای پێشکەوتوو هەیە مامەڵە لەگەڵ ئازادی ڕاگەربڕین بکەن بۆ ئازادی قسەکردن یاخود ئازادی کاری ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان یەکێک لە ئەندوکەیتەرەکان یاخود لە نیشانەکانی سیستەمێکی دیموکراتی کاری ڕۆژنامەوانیە تەوان لە هەموو شوێنێک هەرێمی کوردستان لەوەیانە کێشەی زۆر زۆرە هەرچەنە کە باسیش کرا بۆ نمونە کەیسی شەش چالاکوانەکەی بادینە کە جیران زۆر لەو دەستگانێ دەوڵەتیانەی کە وەکو ئەمنستی ئینتەرناشناڵە هیومەن ڕایتس وۆچە زۆر دەستگای تر داوایان لە هەرێمی کوردستان کردوە کەسانی وەکومانان و تومانە ئەمە زەرێکی زۆر گەورە سمعتی هەرێم ئەگەێنێ ئەوەی کە ئێستا هەرێم ئەیێ فەرقی ئێمە لەگەڵ بەشەکانی تری عێراق ئێمە دیموکراسی ترین ئازادی لێرە زیاترە کاری ڕۆژنامەگەری لێرە ئازادترە بەڵام بەکردەوە هەنێک ڕوودا هەیە پێچوارەکەی بکانە بەڕاستی و ئەمانەش یەکێکن لە شتە ئەساسیەکانی کەوا لە کەسانی حکومت بکات کە ئەگەر بچێتە دەرەوە باس لە ئازادی و دیموکراسیەت و ئەم شتانە بکات لە هەرێمی لە هەمان کات ئەو لایەنانەی دەرەوە کە ببینن ئەو جۆرە هەواڵانە ئەبینن لە یاخود بەیان نامانەی وەکو ئەمنستی ئینتەرناشناڵە هیومەن ڕایتس وۆچە هەمان ڕێکخراون بەڵام ئەمانەی کە فەسحی تاوانەکانی ڕژێمی سەدامیان کردو لە ڕابردوو کە ببینێەوە ئیشەکەن یعنی بەو جۆرەیە کەمتر متمانیان بە هەرێمی کوردستانە بێت ئەو داواکاری و هاریکاری کە هەرێمی کوردستان داوای ئەکات لەو جۆرە دەستگایانە ڕەنگە لە دەوڵەتانە ڕەنگە زۆر نەتوانن سەرکەوتوو بن لە داواکانیان چونکە پێیانەوە ئێوەش وڵاتێکن تقریبا وەکو مسڕی ئەمە بۆ وڵاتی تر جۆرە سەقامگیریەکان هەیە بەڵام لە هەمان کاتە لەگەڵ ئەو سەقامگیریە دیارە سەرکردنی ئازادیەکانیش باشە گەل لە بواری سیاسی و تەماشا بووین کاردەوە لە ماوەڕا بردووە بۆ نمونە جۆرێک لە بەری ڕێکار هەبێ بەرامبەر بەلایەنە سیاسەکان و ئەو کەسانی کە بیرڕای سیاسی جیاوازیان هەیە هاتا کار گەشتەوەیەوە نان بڕاو کراوە هەموو ئەمانە هەرمی وێنایەکی چۆن بەشێکی گشتی بۆ هەرێمی کوردستانی بۆ قوارە و ئیدارەی هەرێمی کوردستان دروست بۆ بە قەناعەتیەوە هەروەکو وتم لە وەڵامەکەی سەرنیێنی ئەو هەنێ جۆر هەرێک لە کار هەیە کە دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێمەکان یاخود هەنێک کردەوە هەیە کرێت زەرێکی زۆر هەرێمی کوردستان ئەگەین دەرەوە کەسانی وەکومانان کە لە دەرەوە باسی هەرێمی کوردستانەکرێت جاران ئەمانوت هەرێمی کوردستان هەر بە ئینگلیزی پێیانەوت the other Iraq عێراقەکەی تر ینی عێراقە باشەکە ئمڕۆ تەنها فەرقی نێوان هەرێمی کوردستان و بەشەکانی تری عێراق سەقامگیریە و جۆرە ینی ئیدارەیەکی خزمەتگوزاری بە بەراوردکردن لەگەڵ بەغا باشترە بەڵام ئەگەر بێتە سەر بێتە سەر ژیانی سیاسی کێشەی زۆرە منشەوەم لە وتارێکا پێشتر نووسیوە تاکو ئێستا حەزب سەڵاتدارە نەیانتوانیەوە لە هەرێمی کوردستان
دام و دەستگاکانی حکوومەت و هەرێم بە هیچکانی بۆ نمونە ئەبینی پەرلەمانی کوردستان ئەبێ شوێنێکە حزبەکان بەهێز تیای بن بەڵام سەیرێکی لە هەموو لایەنەکان بەرپرسی دەرەجە سێ و چوار و نزیکتریشیان لە پەرلەماندا داناوە بڕیار تاکو ئێستا لە دەست لە لای حزبەکانە بڕیاری سەرچی بۆ شتە گەورەکان هەر بێ حزبەکان کۆ ببنەوە بڕیاری بردن حکومت بەتەنها ناتوانێت هیچ بڕیارێک بدات بەبێ ڕەزامەندی حزبەکان پەرلەمان بە هەمان شێوە ناتوانێت و ئەو کەسانی کە بڕیار بەدەستن بە شێوەیەکی حقیقی کەم ئەیان بینی لەناو دەستگایەکی وەکو پەرلەمان کە ئەڵێن ئێمە سیستەمێکی پەرلەمانتاریمان هەیە لە هەرێمی باش زۆر جار بەرپرسانی هەرێمی کوردستان چ لە سەرێکی هەرێمێک یا لە سەرێکی حکوومەتی هەست بەرپرسانی دیکەش هەمیشە باس لە مەسەلەی چاکسازی و چەسپاندنی سەروەری یاسا و دیموکراسی دەکەن پێت وایە کەواتە ئەوەی کە جەناب باسی کرد پێت وایە دەرەنجامی هەموومانەی کە لێک دەکرێتەوە ئەو بەڵێنانە و یاخود ئەو قسانە تەنها لە چوارچەوەی شیعارە ماوەتەوە نەیانتوانێت بەکردار جێبەجێ بکرێن زۆر گوێبیستی ئەوە ئەبین لە بەرپرسانی هەرێم باسی چاکسازیەکەن باسی بمبەرکردنی گەندەڵیەکان باسی چاکردنی خزمەت گوزاریەکەن باسی شەفافێتی زیاترەکەن باسی ئازادی ڕادەربڕین تاکو ئێستا بە عەمەلی هیچ هەنگاوێکی وان نەپێدراوە بەڕاستی بەڵام بمبەرکردنی گەندەڵی بۆ نمونە تۆ ناتوانیت لە کارمەندێکی بچووکی وەزارەتێکەوە گەندەڵی زۆر گەورە هەیە لە کوردستان کە تاکو ئێستا على الأقل بۆی نەبوونی شەفافیت باسەکرێت بە دەست بۆ چەند بەرپرسێکی باڵا لە هەرێمی کوردستان نیشانیان تاکو ئێستا هیچ شتێکی شەفاف نەبێداوە بەهۆی نەبوونی شەفافیت میدیا مەجبورە بچێ بە دوای قسەی ئەو بکەوێت کە ڕەنگە بازێ جار بەشی نەبێت لە سەریان بەڵام بەهۆی نەبوونی زانیاریەکی ورد لەلایەنی دەسەڵاتدارەوە تووشی کێشەی یاسایی ئەبێت و بەم شێوەیە هەم باری میدیا وەزعی میدیا خراپەکە لە هەرێمی کوردستان و هەم ئەو شتانی کە باس ئەکرێت کە بۆ نمونە بمبەرکردنی گەندەڵی قاچاقچێتی چاکسازی ئەمانە تاکو ئێستا هیچ هەنگاوێکی عەمەلی زۆر بەهێزمان نەبینیوە کە بکرێت و خەڵق بڵێ بەڵێ ڕاستە حکومەت یاخود دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان نیەتێکی ڕاستەقینە و حقیقیان هەیە بۆ لەناوبردنی گەندەڵی و بۆ بەدیهێنانی چاکسازی کەواتە ئەگەر ئەم بابەتەکە بەم شێوەیە دەتوانێت بە قەناعەتیەوە ئایندەی هەرێمی کوردستان بەرەو کوێدە بەڕەئی من تەنها ڕێگە چارە بۆ هەرێمی کوردستان ئەوەی ئەمڕۆ ئێستا ئەگەر سەیریکەیت وەکو باسم کرد دەسەڵاتی حەقی ڕاستەقینە لە هەرێمی کوردستان لایەن حزبەکانە دوو حزبە دەسەڵاتدارەکە کە چەکداریشیان هەیە بەڕاستی چەکداریان هەیە ئەمنیان هەیە ئاسایشیان هەیە شتی دامودەستگایان بەدەستە دامودەستگای هەرێم باڵێن بەدەستانە وەزارەتی ناوخۆی زۆر شوێنە وەزارەتەکانە دایرەکانە ناوخۆیە پێشمەرگەی ئەمانە هەمووی تەمان لەژێر زیاتر لەژێر دەسەڵاتی حزبەکانە بۆیە ئەگەرمانەوەی وەزێکی باش یاخود کە بکرێ بەرگری لێ بکرێت لە هەرێمی کوردستان خاڵی دەستپێک ئەوەیان پەیوەندی سیاسی نێوان حزبەکان ئەبێ زۆر لە ئەمڕۆ باشتر بێت ئەمڕۆ تاکو ئێستا ئەبینین بەرپرسی زیانی کۆنسۆڵە سەفیرە بێتە شتێکی بۆ باسەکەن ئەچێتە سلێمانی شتێکی بۆ باسەکەن لە زۆر شێت ئێستا بیرتانە تا بەم ئەخیرە باسی هەولێر ئەو ئێمە سیستەمێکی فدرالی بەهێزمانەوە سلێمانی ئەوی لە خێرێمە لامەرکەزیمانەوێت کە بەتۆری لە جۆرەکان لایەن هەولێرەوە تەفسیرەکرا کە ئەوە جۆرە زیابوونەوەیەکە لە جارکردنەوەی محافظەی سلێمانیە پارێزگای سلێمانیە لە هەرێمی کوردستان ئەم گرژیە سیاسی کە لە نێوان لایەنەکان هەیە لایەنە سیاسی ئەساسیەکانی هەرێمی کوردستان هەیە وای لێ کردووە بەڕاستی ئایندەیەکی نادیار هەبێت و هەرێمی کوردستان مبادرەی لە دەستداوە ناتوانێت بێتە خاوەن مبادرە بۆ چاککردنی وەزعی خۆی بێ دانیشە چاوەڕوانی
بارودۆخی هەرێمی و نێودەوڵەتی و بارودۆخی بەغا بکات و بزانێت بەپێی ئەو بارودۆخە سەیری وەزەخە بکات یان زەرمەند دەبێت یان قازانج یا سوودمەند دەبێت. باشە دەتوانێت لەم دەم بارودۆخی کە هەرێمی کوردستان پێدا تێپاکەوێت بەڵێن هەژموری وڵاتانی دەرەکی و وڵاتانی دراوسێ تا چەند بووە بە بەشێک لە هۆکار بۆ ئەوەی بە ئەم بارودۆخە لە هەرێمی کوردستان دابخۆخۆنێت. بەڕای من وڵاتانی دەرودراوسێ کاریگەریان زۆرە لەسەر هەرێمی کوردستان بەڵام ئەوەش ئەگەڕێتەوە بۆ نەبوونی یەکدەنگی لە ناو کورد هەر وڵاتانی دەوروبەر هەر یەکەی پەیوەندی جێبەجیا هەیە لەگەڵ حزبەکان پەیوەندیی فەرمی لەگەڵ حکوومەتی هەرێم و دامگرەکانی ڕاستە هەیەی بەڵام لە بواری پرۆتۆکۆلە پەیوەندی سەرەکی ئەو وڵاتانە یاخود مامەڵەکردنیان لەگەڵ هەرێمی کوردستان هەر بەڕێی حزبەکانەوە یەکێتی ئەمە لایەنێک لەگەڵ یەکێتی باشە لەگەڵ وەزی لەگەڵ پارتی خراپەیان بەعکسەوە ئەمەش زیاتر ینی ئەو نەبوونی یەکریزی دوای دێکرد و دەرگای وڵات کردو بۆ ئێرانە بۆ تورکیایە بۆ هەرێ هێزی ترە لە حەزی شعبی ئەوانی کرد یاری لەسەر ئەم دووبەرە چێبکە و بتوانێت شوێن جێبی خۆی لە هەرێمی کوردستان بکاتەوە و تەنانەت پەلاماری هەرێمی کوردستانی داڕوکردی بە ئەم پەرتەوازایی کە لە سیاسی کە لەناو هەرێمی کوردستان هەیە بە کۆبوونەوەی سەکردەی حزبەکانەکرێت یەکێک لەو کەسانی کە ئێمڕۆ زۆر با بڵێن مهەیە ئەبوو لە مشەکە جەنابی کاک مەسعودە سەرۆکی هەرێم بۆ سەرۆکی پارتیی کوردستان و ڕێزی خۆی هەیە لەلایەن هەمولایەنەکان مەکوزە هەمولایەنەکانش بەخسەش یەکەن بەڕێی من ئەتوانێت مبادلەیە بکە بۆ یەکدەنگ کوردستان هەمویان بۆ کاتەوە و جانە چی دێراسەتی وەزی ئەمڕۆی هەرێمی کوردستان بکەن کە چییە مەترسیەکان چین ئەو شتانەی کە وامان لێ ئەکات یعنی سوودمەند بین لێ چین هەلەکان چین مەترسیەکان هەردوو مەترسیەکان کوردستان و لەسەر ئەو ئەساسە سیستەمێکی یاخود نەخشە ڕێگایەکی باش بۆ هەرێمی کوردستان ئەتوانندانێت لەو ئەساسەوەی کرد هەم بۆ وەزعی ناوخۆ هەم بۆ پەیوەندی لەگەڵ دەرەوە بۆ ناخۆ بزانین ئایا ڕاستیە ئایا شتێک هەر بۆ شیعارات بەکارێت یەکردنی یەکخستنەوەی هێزی پێشمەرگە حزبەکان ینی تاکوێستانیان کردووە پیشە بزانین ئەگەنە بڕیارێکی ڕاستەقینەی حەقیقی کە حزبەکان یەکگەرە هێزی پێشمەرگەی حزبەکان لە ژێر دەسەڵاتی حزبەکانە بچێتە ژێر دەسەڵاتی حکوومەت پەیوەندیمان لەگەڵ ئێران چۆن بێ پەیوەندیمان لەگەڵ پەکەکە چۆن بێ لەگەڵ تورکیا چۆن بێ لەگەڵ بەغا لەگەڵ ئەمریکا ئەوەی کە ئیبینین لە زۆر لەو مەلەفانەی کە ئێستا باسم کرد ڕێی جیاواز هەیە لە ناو سەرکردایەتی سیاسی کوردی ئەمە شکەوای لێ کردووە دەرگایە بکاتەوە بۆ تێکچوونی وەزعی هەرێم بەڕاستی بگەڕێم بۆ سەر ئەو خەڵی کە جەناب باسی کردن لە هەرێمی کوردستان دوو حیزبی سەرەکی خۆرەخی دەسەڵاتەکانیان بۆنی بتوانێت لە هێزی چەکدارێکیان لە هێزی پێشمەرگەدا تاو پێسانیان توانێت ئەم هێزەیە بکەنەوە وەکو هەر لایەنە بەگەری میزاجی حزبی و شەخسی خۆی ئەم هێزانە بەکاردێنێت بەکارێن ئەمە بینین لە ماوەی ڕابردوودا لە ناوچە سنوورەکانی هەرێمی کوردستان چەندین جار جۆرێک لە بەڵێن دەست شەڕ یاخود ئاڵۆزی دروست بووە بە حکومی کە هێزی پێشمەرگەی سەرۆکات کوردستانی کوردستان گواستراوەتەوە بۆ ئەو ناوچانی کە هێزەکانی گەریلاکانی پەکەکەی لە ینی ئەمە دەتوانێت ینی ئەمەش دیسانەوە درستی دروستکردەوە بۆ هەرێمی کوردستان وەکوتم ینی نەبوونی یەکڕێزی کوردی نەبوونی استراتیژێکی کوردی بۆ هەرێمی کوردستان کاکە هەموو حزبەکان کۆر بوون لەسەری زۆر دەرگا واڵا ئەکات و زۆر کێشە ئەوەی کە ئێستا ڕوەدا بەسەر لە ناوچە سنووریەکان هەرێمی کوردستان ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان و شەڕی نێوان ئارتەشی تورکیا و گەریلاکانی پەکەکە یەکێکە لەو نانە بەڕاستی دوو حزبەکە هەر یەکە و
ڕێی خۆی هێنێ لەسەر وەزارەکە و هیچ شتێکیان پێ ناکرێت لە پەکەکە و پارتی لە پارتی لەسەر باشە واتە ئەمە یانی جۆرێکی ترەوەی دروستەکەی کوردستان یانی دوو پێت بکات لە هەوڵستان بەرامبەر بەردان کۆم بەرامبەر بەردەرەوە ئەمە وای نەکردووە با بڵێن نەتوانرێت فەزایەکی دیموکراسیت و فەزایەکی مەدەنی گشتی بۆ هەرێمی کوردستان دروست بکرێت ئەزانین چیەکە کە دروستکردنی ئەمە دوشتی جیاوازن لێرە نەبوونی هەماهەنگی لە نێوان لایەنە سیاسیەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی لە پرسەکانی لە پرسیە دەرەکیەکانی کە لەسەر هەرێمی کوردستان هەن ئەمە لایەنێکە بەڵام لە هەمان کاتە دانانی دابینکردنی فەزایەکی دیموکراسی و دیموکرات و ئازاد لە ناو هەرێمی کوردستان ئەمە کارێکی کوردی سەرفی سەفی سەدە مەقسەدم لەو دابەشبوونە لەو کردبوونە کە نتوانرێت بێتەوە هەماهەنگی نەخێر ناشەت نییە بانی بۆ تۆ ئێستا من حتا بەرپرسی یەک شار بم لە هەرێمی کوردستان ئەگەر دەسەڵاتم بەسەر یەک شاردا بشکێ ئەبێ بکو نمونەیەکی لێ بکەم کە لەو شارە ئازادی ڕادەربڕی پارێزراوە مافی ڕۆژنامە نووسانە مافی کۆمەلگای مەدەنیە مافی قسەکردنی ئازاد هەیە ئەمە ڕەتی پێویستی بە هەماهەنگی نییە ئەو شتانە ئەمە شتی خۆجێیە کە مەفروزە لایەنە دەسەڵاتدارەکانی کوردستان بتوانن ئەو شتە دابینکەن هەر لە هەرێکە لە شوێنی خۆی ئەستن لە حاڵەتی وا ئەگەر یەکتە بە ڕەنگە باشترە کە وەکو منافسەیەک دروستە بێ لە بینی دوولایەنەکە کامیان ئازادی زیاتر دابینەکە بۆ ئەو ناوچانەی کە لەژێر دەسەڵاتی خۆیەتی زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێزی و مەحموود عوسمان موسەر و چاودێری